قوتابیانی پۆلی نۆی بنەڕەتی لە هەرێمی کوردستان هەموویان داخلی تاقیکردنەوەکانی نیشتیمانیە بن، بەڵام قوتابیانی پۆلی 12 ئامادەیە ئەوانەی کە تا 3 دەرس دەرنەچوون مافی بەشداربوون بەدەستێنن. تاوەکو ئێستا لە کۆڵینەوەی هیچ توێژینەوەی هیچ قوتابیەک هەبووە کە مەسەڵەن استیفادەی لێ بکەن بیکەن بە کتێبێک وەکو زانکۆ بۆ پاڵپشتی قوتابیان بۆ پاڵپشتی مامۆسایان و هەروە ئەدیب و نووسەرانیش تا ئێستا زیاتر لە 22 کتێبمان بە چاپ گەیاندووە بۆیان بێ بەرامبەر و هەروەها تیراژێکی زۆریشمان داوەتەوە بە خۆیان بۆ ئەوەی کە سوودی لێ وەربگرن بتوانن خۆیان بە بازار بخەن، بەڵام لەگەڵەوەشدا هەندێک توێژینەوەمان بۆ دێ لە زانکۆکانەوە کە مامۆساکانی خۆمانەوانەی پەروەردە پێشکەشیان کردووە لە بواری تێزی دکتۆرا و هەروەها ماستەرنامە. ئەوە دەنێرێتە لایەنی پەیوەندیدار ئەگەر ڕەخنەیەک بێ لە پرۆگرامەکانی خوێندن هەنێرە بۆیە دراسە بکرێت، پاش دراسەکردن سوودی لێوەرەگیریان هەر بابەتێک لە بابەتەکانی کە پەیوەندی هەیە پەروەردەوە بۆ لایەنی معنی خۆیان نێرێ و لێوە سوودی لێوەرەگرێت. بەڵێ زۆر ئیسفادەمان لەو بابەتانە کردو بە تایبەت ئەو تێزانەی کە قوتابیانی ماستەر و قوتابیانی دکتۆرا پاشەوەی کە بڕوانامەکە بەدەستێنن وێنەیەک لە تێزی ماستەرنامە یان دکتۆرانامەکانە نێرنەوە بۆ ئێمە. ساڵانە وەزارەتی پەروەردە پێشانگەی کتێبی هەیە، ئەم ساڵش بەنیازن پێشانگا بکەن؟ بەنیازین. ئێمە لیژنەیەکمان هەیە مامۆستا جەبار جەمال غەریب سەرپەرشتیەکە، ئەوە بۆ ئەو قوتابیانەی کە زۆرترین کتێبیان خوێندووە و مامۆسانی کە زۆرترین کتێبیان خوێندووە لە پلاتفۆرمی ئی کتێبخانە کە پلاتفۆرمێکی دیجیتاڵی وەزارەتی پەروەردەیە، لەوێ پێشبڕکێیەک ئەنجام دراوە ناوی هەموو ئەوانە دیاری کراوە کە لە 25 دوای ساڵی 2024 هەتا 25 دوای ساڵی 2025 زۆرترین کتێبیان خوێندوێتەوە. تا ئێستا زیاتر لە 14-15 مامۆستا مقابلە کراوە. چاوەڕێی کۆنووسی لیژنەکە ئەکەین بۆ ئەوەی کە دیاری بکات چێ لەو پێشبڕکێ زۆرترین کتێبی خوێندوێتەوە زۆرترین سوودی کردووە.